ناملکە 34 ساڵ تێپەڕەبێت بەسەر کیمەبارانی شاری هەڵەبجەیە و ساڵانە بە چەندین چالاکی ئەم یادە ئەکرێتەوە و بەشێک لە نووسەران و لە ئەدیبانیش بارکی خۆیانی ئەزانن کە قەڵەمەکانیان چەندین بەرهەم بۆ ئەو شارە بنووسێت. یەکێک لە نووسەرە هەر دیارەکانی کورد کەویش بەڕێز فواد محەممەد ئەمینە دیارە کتێبێکی تایبەتی لەژێر ناونیشانی هەڵەبجەکەم لە یاد ناچی بێگومان ئامادە کردووە و سبەینێ 16 سێ لە مەراسیمێکی تایبەتە کتێبەکە بڵاوکرێت. ڕۆژی 16 سێ نامیلکەی هەڵەبجەکەم لە یادناچی بڵاوە بێتەوە. نامیلکەی هەڵەبجەکەم لە یادناچی لەلایەن نووسەر فواد محەممەد ئەمین نووسراوە و پێکاتووە لە هەندێک چیرۆک و وێنە و دۆکومنتاری ساڵیادی بۆردمانکردنی شاری هەڵەبجە. نووسەر فواد محەممەد ئەمین ئەم نامیلکەی پێشکەشەکات بە گیانی پاکی شەهیدانی نەمری هەڵەبجە و هاوڵاتیانی ستەمدیدە و ژەهراوی کراوی ئەو شارە شەهیدە.